لە نێو ئەم دراوانەدا کە جۆری 25,000 دینارین دراوێکی ساختەی تێدایە و بەم شێوەیە ئاشکرا دەبێت. جیاوازیەکان لە نێوان دراوی ساختە و ئەسڵی زۆرن، بەڵام هاوڵاتیان دەتوانن هەر خۆیان جیاوازیەکان بدۆزنەوە. چەند جیاوازیەک لە نێوان دراوی ساختە و هەروەها دراوی ئەسڵیدا هەیە کە دراوی 25,000ە. ئەگەر وێنەکان لە نزیکەوە ببینن دراوی 25,000 ئەسڵی ئەم سێخەتەی تێدایە، ئەم سێخەتە زبرن، بەڵام لە دراوی ساختەیە ئەم سێخەتە کە ئێستا من دەستی لێ دەدەم ئەم سێخەتە سافن، واتە وەکو 25,000ەکەی دیکە دەستت ناگرێ. هاوکات سێخەتی دیکەش لە تەنیشتی ئەم 25,000 ئەسڵیەدا هەیە کە ئەم خەتانەش زبرن، بەڵام ئەم خەتانەی ئێستا ئەم 25,000 ساختەیە خەتەکانی تیایدا ئەمانەش سافن کە ئەمە چەند جیاوازیە کە هاوڵاتیان دەتوانن لە کاتی وەرگرتنی دراوی ساختەوە دراوی ئەسڵیدا لێکیان جیا بکەنەوە. ئەوەی کە هەندێک کات دۆزینەوەی دراوی ساختەی ئاڵۆز کردووە ئەوەیە بەشێک لە ئامێرەکانی ژماردنی پارە دراوی ساختە ئاشکرا ناکەن. لەبەرچی نایخوێنەوە لەبەر ئەو جیازانە بەعدە جیازیەکەی نایخوێنێتەوە ئیلا جیازە گەورەکان نەبێ، جیازە گەورەکانی هەموو کەسێ نیەتی سیانزە وەرەقە بە جیازێکی گەورە یا دەستگێڕەکان نیانە سیانزە وەرەقەم بەوانە ئێستا دەستگێڕێ لەو بازارە ئەسڵ 25 نادۆزێتەوە. سەرچاوەی هاتنی ئەو دراوە ساختانە بە تایبەت دۆلاری ئەمریکی وڵاتانی تورکیا و ئێرانە. سەرچاوەی دراوی 25,000 و 50,000یش کەرکووک و شارەکانی دیکەی عێراقا. پۆلیس و ئاسایشی سلێمانیش لە نێو بازاڕی ئاڵوگۆڕی دراو کەسانی تایبەتمەندیان داناوە بۆ ڕێگری لە ساختکردنەوەی. ئێمە شوبراکانیشمان لە ئاسایش لە بازاڕی دۆلارەکان ئێستا ئەو زەمانە نەماوە خەڵک بڕێکی زۆر پارەی تەزویر بێنێتە شارەکانەوە، چونکە کە بوو بە 300,000 یا 400-500,000 خەڵک لە جیهازیات مەبەستی گەڵای تەزویریش لەو شوێنانە ساغ نابێتەوە، چونکە جیهازێ هەموو دوکانەکان ئاگادارکران کە جاتی جارێ دووجار لە جیهازیێن ڕەنگە لە ملیۆنێک دینار 25 یا 25 تەزویری تێکەوتوێ، بەڵام بەو ڕێژەیە نییە کە خەڵک ترسی لێ بنووشێ لە پارەی تەزویر. بەهۆی سەختی جیاکردنەوەی جیاوازیەکان لە نێوان دراوی ساختە وەسڵیدا هەندێک لەو دراوانە چەند دەستێکیان کردووە و کەس پێی نەزانیوە، بە پێویستیش دەزانرێت ئەو کەسانەی کاری فرۆشتن یاخود مارکێت دەکەن ئامێری ئاشکراکردنی دراوی ساختەیان لا هەبێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.